ئەم کاتەوە مکاتێکتان باش بینەرانی بەڕێز من بەهێز حوسینم بەرنامەی چینەی پرسی بەهێزتان پێشکەش دەکەم. لە حکوومەتەکانی دنیادا هەمویان ئەو حکوومەتانە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر قەیرانێک کە دێتە پێش ژوورێکی عملیات غرفەی عملیات ئۆپەراسیۆنی ناوەنێن شانەی قەیرانەکانی ناودەنێن بە جۆرێک لە جۆرەکان خۆیان ئامادە دەکەن بۆ ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی ئەو وڵاتە دەبێتەوە. قەیرانەکان ئەوەی کە لەسەر ئاستی دنیادا ناسراون چەند قەیرانێکن کە پێویستە ئامادەکاری بۆ بکرێ وەکو مەسلەیەکی استراتیژی هەمیشە حکوومەتەکان خۆیانی بۆ ئامادە بکەن. ئایا ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە ئامادەکاری بۆ کراوە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان شانەی قەیرانەکانی هەیە کە لەم کاتانەدا بەبێ هیچ جۆرە شڵەژانێک و پێشتریش ئامادەکاری بۆ کرابێ بتوانێت ڕوبەڕووی ئەو قەیرانانە ببێتەوە. قەیرانی ئاسایش هەیە لە دنیادا، قەیرانی ئابووری هەیە لە دنیادا کە ئەم دوانیان زیاتر پەیوەندیان بە قەیرانی سیاسیەوە هەیە، بەڵام ڕاستەوخۆ هاوڵاتیان لی زەرمەند دەبن. هەروەها قەیرانی سروشتی هەیە لە لافاو و لە بەفربارین و لە بوومەلەرزە و هەتاوەکو دوایی قەیرانی تەندروستی هەیە وەک بڵاوبوونەوەی پەتاکان و ئێستاش کە ئەنفلۆنزای کۆرۆنا بەربڵاو لە وڵاتاندا شتێکی تریشەیە پێوترێ قاتوقڕی کە ئەم قاتوقڕیە یعنی ڕاستەوخۆ قەیرانیە بەڵکۆ گەڕێتەوە بۆ قەیرانی ئابووری سیاسی و هەروەها دیسانەوە ڕووداوە سروشتەکان لە وشکە ساڵی و ئەتاوەکو دوایی پێویستە حکوومەتەکان شانەی قەیرانیان هەبێت. تا چەند لە هەرێمی کوردستاندا شانەی قەیران پێویستە هەبێ و تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بۆ لە ئیدارەی قەیرانەکان چی بکەین بۆ ئایندە بۆ ئەوەی هاتنە پێشی خوا نەخواستە هەر ڕوودا و قەیرانێکدا حکوومەت دەستەوەستان نەبێ وەشپرزەی نەیگرێ بەڵکو بتوانێت بە شێوازێکی ڕێکوپێک ئیداری ئەو قەیرانانە بکە. میواندارەتی دوو بەڕێزمان کردووە دکتۆر خالید حەیدەر پسپۆر لە ئابووری زۆر بەخێربی، هەروەها دکتۆر ڕێبەر گۆران ئەکادمی لە بواری میدیا بەڕێزشتان زۆر بەخێر بێت. سەرەتا دکتۆر خالید تا چەند پێشێکی ڕاستە کە قەیرانەکان ناسراون، یعنی قەیرانێک نییە کە بێت ئاراوە و حکوومەت لی نەزانێ یان پێشتر پێی پێ نەبرد بێت. تا چەند گرنگە هەموو حکوومەتەکان شانەی قەیرانیان هەبێت کە پێڵان خەلی قەیران. ماڵ زۆر سپاسانەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان. خۆی بە تەکید ئەوەی کە جەنابتان لە پێشێکێکە کە پێشکەشان کرد زۆر زانستیانەوە دروست بوو. تایبەت بە بابەتەکەی من بابن وەکو بواری ئابووری بە تەکید ئێمە لە 2005ەوە لە کاتی واژۆکردن و پەسەندکردنی دەستوری عێراقی و پێش ئەوەش هەر هەرێمی کوردستان تا ئێستش وەکو بەشێک لە عێراق هەر لە قەیران بووە قەیرانی سیاسی کە کاریگەری هەبووە لەسەرچی لەسەر دۆخی ئابووری. بۆیە لێرە ئەوەی کە ئەفەرمونون جەنابتان بوونی شانەیەک بۆ بەڕێوەبردننی قەیران ئەنیانی ئەبواە زووتر ئەو بابەتە هەبواە هەرچەند ئێمە لەبەر درێژی ماوەکە ئیتر و ئەتوانین واناوی بنین کە ئێمە ئیتر ڕاهاتوین لەگەڵ ئەو جۆرە قەیرانە. هەمیشە ئێمە لە قەیرانی ئابوورین لەبەر ئەوەی بەلاینی کەمەوە چواردەورمان بەلاینی کەمەوە دۆست نین، نەک دوژمن ناوی حەز ناکەین ناویان بنێن دوژمن، بەس بەلاینی کەمەوە دۆست نین، هەرچەند لە دوای ڕێفراندۆمەکە دەرکەوت کە فعلەن زیاترن لەوەی کە دۆست نەبن بەرەو دوژمنیش دژایەتیش ئەڕۆشتن. معنەی ئەوەیە کە تۆ بەڕێزت لێرە هەر چواردەوەرەکەت دۆستت نەبن هەمیشە ئێمە لە قەیرانەکانین و بە تایبەت لە قەیرانی ئابوورین. بۆ لەبەر تۆ جەنابەت دەرچەیەکی دەریاییت نییە بتوانین شت هاوردە بکەیت شت هەناردە بکەیت بێ ئەوەی پێویستی بە یەکێک لە وڵاتانە بێ. ئەو وڵاتانەی کە دوژی بوونی وجودی کورد وەکو دەوڵات ئەوەستن بە بەردەوامی بە تایبەت ئەوەی کە جەنابتان باش ئەزان بنمونەی ئێران و تورکیا و عێراقیش ئێمە شۆک و بەشێک لە عێراق تا سیاستێکی سەر بەخۆی دارایی نییە. ئەنجا لێرە دێنە سەر بابەتەکە کە واتە ئێمە لەم قەیرانە بووین چیمان کردووە بۆ ئێمە خۆمان ینی چۆن ئەڵێن شتێک وەکو چارەسەر وەکو عیلاج بدۆزینەوە بۆ خۆمان. باشترین ینی بەڵگە لە بەردەستمان بوو کە لە دوای ڕێفراندۆم ئێمە بینیمان چیان کرد ئێران و تورکیا و حکوومەتی فدرالی عێراقیش توانیم گەڕێنەوە ساڵی 2014 لە کاتی بڕینی بوجەوە ینی ئەوە 5 ساڵ 6 ساڵ بەسەر و قەیرانەدا تێپەڕێبێت دیسانەوە دووبارە ئەبێتەوە
چۆن مامەڵی لەگەڵا کرد. بەڵێ من مەبەسم چێ مەبەسم ئەوەی کە تۆ جەنابەت ئەگەر سنوورەکەت لێ دابخرێت یعنی لێرە تەنها بنمونە ئەوەی کە ئەفەرمووی جەنابتان 2014 ئەوە تەنها حکوومەتی فدرالی عێراق بوو ئێمە دەرچەمان هەبوو بنمونە لە ڕێگەی ئێران و لە ڕێگەی تورکیەوە بەڵام تۆ بەڕێزت لێرە وا گریمان چۆن لەگەڵ قەتەرا کرا گریمان و سنوورەکانی هەرێم دابخرێت چی بکات ئەوە بەڕاستیەوە قەیرانێکی زۆر گەورەیە ئێمە بۆمان پێدوای لە هەرێمی کوردستاندا لەم جۆرە غورفە عملیاتەمان هەیە ژووری ئۆپراسیۆنیشیمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانیان خەلیی ئەزەماتمان هەیە شانی کاک بەێزگیان بوونی ئەو ژوورە بەستراوە بەوەی کە ئەو بەڕێزانەوە کە لەناو ژوورەکان اختصاسیان چییە؟ جگەلەوەی کە بڕیار دەربن لە ئەنجومەنی وەزیران بنیان لە پۆستێک و پلەیەکی باڵا بن بۆ بڕیاردان ئەوە تۆ جەنابەت ئەبێ ئەو سفەتیان هەبێ بەڵام لێرە ئەوەی کە زۆر گرنگە تا چەند پرس و ڕاوێژ ئەکەن بەو کەسانەی کە ینی لە بوارەکە شارەزان لە بواری کشت و کاڵ لەبەرەوە تۆ جەنابێت سنوورت لێ داخرا پێویستی بە خواردەمە نییە باشە ئێستا بە نمونە باس لەوە ئەکرێت کە ئێمە تقریبان گەشتونەتە هەندێک لە بوارەکان لە هەرمندێک لە بەرهەمەکان گەشتونەتە ئاسی خۆشێنی ئیکتیفاء ذاتی ئەوەیە کە لە تۆ بەڕێزە پێویستی بە ئێران نابێت پێویستی بە حکوومەتی ئیتحادی نابێت پێویستی بە تورکیە نابێت پێویستی بە وڵاتانی تر نابێت تا چەند ئێمە ئەو کەسانی کە ئیدارەی ئەو ژوورەکەن بە بوونی ژوورەکە تا چەند اختصاسیان هەیە تا چەند گوێ ئەگرن لە ڕاوێژکاران ئەو کەسانەی کە ئەتوانن ڕۆی زانستیانە پێشکەش بکەن. زۆر باشە دکتۆر بەگوێران زۆر بەخێربی ئەکادمی لە بواری میدیا جار بە پێشوێ بچینەوە تەفاسیلی قەیرانەکان. قەیران هەیە مفتعەلە واتە دروستکراوە خۆڵکێنەرە سروشتی نین یان هۆکارێکی بابەتی لە پشتی ئەوە نییە بە تایبەتی لەو قەیرانانەی کە ڕاستەوخۆ کاریگەری خێرای لەسەر ژیانی مرۆڤەکان هەیە لەم قەیرانە تەندروستی کە جیهانی گرتوێتەوە لە مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا هیچ نەبووە شکر بۆ خوا لە ئیدارەی هەرێمی کوردستاندا لە ناو ئیدارەی هەرێمی کوردستاندا قەیرانێک خۆڵکێنراکە کەس بە تەمای خۆی نەبوو نە لە خۆراک نە لە پێداویستی تەندروستی خۆپارێزی و هەتاوەکو دوایی تا چەند ئیدارەدانی قەیرانەکان یعنی شانەی قەیرانەکان پێویستە ئاگاشی لەم لایەنە هەبێ و مراقبەی بکات چکە هەندێک وەگوتمان هەندێک لە قەیرانەکان مفتعەل و دروستکراون. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریە بابەتی قەیران بابەتێکی زۆر مەترسیدار و ترسناکەوەگە و وەسفە وێنایی کە بۆ یەکرێ کە دۆخێکە لە پڕ و لە ناکاو و لە کات و ساتێکی نادیار و لە شوێنە و کاتێکی دیاریکراوە ڕۆدا یاخود دەستە بەگرێ بەداخەوە لە هەرێمی کوردستان بە حکومەوەی ئێمە بەشێک بووین لە عێراق و پاش ڕوخاندنی سەدام ئەم کیانە بۆ ئێمە دامەزرا تا ئێستا من لە لایەنە دەسووریەکەی و دەست پێکەم وەک دکتۆر ئاماژەی بە دانابوورەکەیدا کە پەیوەندیدارە بە بواری سیاسی بەڵام من ئەگەڕێمەوە بۆ قۆناغی پێشووتر ئێمە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان دەسوورمان نییە کە ئەمە بۆ خۆی قەیرانە چکە قەیران ئەگەر بین پۆلێنی کەین بەپێی جۆرەکان لە سیاسی و ئابووری کۆمەڵایەتی و ڕوا بۆ بەپێی هەرێمایەتی ناوچەیمانی هەرێمیمانی و دەوڵەتیمانی پێی قەبارە بچووک مامناوەند گەورە بەپێی ماوە کوردخایەنە هەیە مامناوەند هەیە درێژخایەنە لە هەرێمی کوردستان ئێمە لە قەیرانی دەستوریەوە دەستمان پێکرد بەداخەوە تووشی قەیرانی سیاسی بووین تووشی قەیرانی ئەمنی بووین تووشی قەیرانی کۆمەڵایەتی بووین تووشی قەیرانی ئابووری بووین تووشی قەیرانی خزمەت گوزارە سەرەتایەکان بووین کە هیچ لە دەوڵەتێکی دنیا نییە بەداخەوە کە ئێمە کێشەی ئاو و کارەبا و موچە و ئەمانە بوون بە قەیران لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی ئەم کیانە تازە دامەزراوە بەڕاستی و ئەو هەنگاوە دەستوری کە هەمان بووە بە تاواتی نەمانتوانی جێبەجێکین کە خاوەن دەستورێک بین ڕنگدانەوە هەبێت لەسەر دەستوری عێراق و مەسەلەی دیموکراتی و ئازادی و ئیدارەدانی دەوڵەت لە وڵاتی ئەمەیە هەشتێک لە قۆناغی سەرەتاوی کێشە و ململانێکی زۆری تیاماوە بەڕاستی نەمانتوانی بپەرژێنە سەرەوەی کە ڕوبەڕوو بینەوە بۆ قەیران بەڵێ بەڕاشکاونە دەڵێم ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا نەگەیشتونێتەوە ئاسی کە دەستەیەکی نیشتیمانی کە لە زۆر وڵات بەناوی دەستی نیشتیمانی بۆ ڕوبەڕوونی قەیران دامەزری ئەم دەستی نیشتیمانی لە زۆر شوێن سەرۆکی دەوڵەت سەرۆکی وەزیران وەزیری ناوخۆ بۆ نمونە کەسانی بەرپرس لەسەر ئاسی دەوڵەت تایە بەشدارن بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئێمە ئەکرێ لەسەر ئاسی باڵای حکومەت هەرێمی کوردستانە سەرۆکی حکومەت جەگری وەزیری دارایی وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی من ئەوە دوایی یینە سەر و تەفاسیل ناڵم بەڵام باسی ئەوەمان بۆ بکە قەیران وەکو جەنابتەڵی کوردستان قەیرانی تایە خۆشە بووین لەگەڵی یعنی قەیرانی هەمە جۆر هاوڵاتی خەڵکی کوردستان خۆشە بوو لەگەڵ قەیرانە بەیانیان کە هەڵەسیە بە چاوەڕێک هیچ قەیرانێک ڕوبەڕوو تەبێتەوە بەڵام وەگوتم قەیرانی شوێ مفتعەلە گەورە ئەکرێ یعنی یەکێک لە هونەری ئیدارەدانی قەیران
ئەوەیە کە احتیوا بکرێ. بڵێ ئەمە لە قەیرانە تەوەن هۆکاری هەیە خەسڵەتی هەیە و لە بەڕێوەبردنی قەیرانە قۆناغەکانی بەڕێوەبردنی قەیرانمان هەیە لە لایکی تر شێوازەکانی قەیرانمانی ئەمانە هەمووی پرسی جۆراجۆرن کە پێویستە بە شێوازێکی زانستی ئامادە بکرێ و ستافی سپۆر و پرۆفشنەڵ دەبێت بۆ ڕوبەڕوونی کە هەیە. بەڵێ زۆر ڕاستە ئێمە زۆر جار بابەتێکمان تووشە بێ کە دەبێتە قەیران و زۆر زیاد لە حەدی خۆی وەکو لە ڕووی قەبارەوە قەیرانە گەوراکرێ بۆ شاردنەوەی کۆمەڵی قەیرانی ترە بۆ واتە ئێمە قەیرانی سیاسیمانەی لە پڕ قەیرانی دارایی تووشە بێت قەیرانی داراییمانەی لە پاڵە قەیرانی کۆمەڵاتیمان تووشە بێت کە قەیرانی کۆمەڵاتیمانەی لە پاڵا تووشی قەیرانێکی تەندروستی بین کە قەیرانێکی تەندروستی ینی بە بەرداوامی ئێمە گوزەرین هیچ نەبێ ئێمە قەیرانی موچەمان هەیە لە هەرێمی کوردستانەکە بەشێکی زۆری موچەخۆر لە هەرێمی کوردستانە یاخود هاوڵاتی پشتی بە موچە بەسۆ ئەم درێژەدان بە قەیران و دەستلینکردنی قەیران بە قەیران و گواستنەوەی قەیرانی بۆ قەیرانی تر وای کردووە سایکۆلۆژیای خەڵکیش کە بیرمانە چێ مەسەلەی جەنگی دەرونی و پروپاگەندە واتەوە یەکێکە لە هۆکارە هەر سەرچەکانی داڕمانی کۆمەڵایەتی کۆمەلگال بۆ نەتوانینی ڕوبەڕوونەوە بەرامبەر بە قەیرانە لای ئێمە ئەو حاڵەتە دەشتانە بۆ وەکو زانست تەماشامان نەکردەوە قەیرانمان وەکو خۆی تێماتی نەگەشتن بەڕاستی ڕاوە نەکراوە و ئامادەکاری بۆ نەکراوە نەک لەسەر ئاسی حکوومەت کۆمپانیەکان ئەگەر دیقەت بێ ئێمە ئەو قەیرانی دارایی کە لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی بنەوە حەوت بۆ 8,000 دەوڵەمە لە شاری سلێمانیا بوو دەیفەرموو بایەسە بپرسینە خوژووری بازرگانی بەڕێزیان زۆر جار باس دەکەن چەند کەس لە 8,000 دەوڵەمە نەماوە لە شاری سلێمان بۆ سەر ئاسی شەخص و بۆ ئەسەر ئاسی کۆمپانیاش تەنانە دێمە نەگەیشتنەوە قۆناغی کە قەیرانەکانی هەندێکیان وەک زنجیرەوان ینی کە قەیرانێک ڕۆدا چەند قەیرانێکی تر بە دوای خۆیدا دەخڵقێنێ بە تایبەتی لە مەسەلەی قەیرانی ئابووری و ڕووداوە سروشتەکان و تەندروستەکان قەیران بە دوای قەیراندا دێن بەڵام دکتۆر خالید من پرسیارەکەم ئەمە بوو ینی لە هەرێمی کوردستان ئەکرێ هەر حکوومەتێک بێتە سەر حکوومەت یعنی حکومڕانەتی بکە کە ڕووداوە کە ڕوویدا بەهانایەوە بچێ یان دەبێت پێشتر ئامادەکاری کراوێت بۆ نمونە ڕووداویی سروشتی وەکو وشکە ساڵی هەر وڵاتێک لە دنیاە احتیمالە کە ڕوبەڕووی بێتەوە ئەوروپا تازە بەفری لێوارێکە کۆرونا تازە بە تازە پێدەنێتە وڵاتانەوە هەرێمی کوردستان وشکە ساڵیمان لە چەند مەرحەلەیەک بینیوە بە تایبەتی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا 2-3 جار وشکە ساڵی گەورە ڕوویداوە بەڵام کە وشکە ساڵی ڕۆدا اینجا ئەڵێن ئاو نەما با بیر لەوە بکەینەوە ئەستێل و بەنداوەکان دروست بکەین ینی پێشتر کار بۆ ئەمە ناکرێت لە کۆرۆنا بڵاو دەبێتەوە کەمامەیەکی بەسیت چیە دەمانچێک لە بازاڕەکاندا نامێنێ یان نرخی گران دەبێت کە شتێکی زۆر بەسیتن حکوومەتی ئێمە ئەمەی خستۆتە بەرنامەی خۆیەوە کە کۆمەڵێک قەیران هەن هەر ڕوبەڕووی وڵاتە بێتەوە دەوڵەمەندی وڵات بی دەبێ ئاگاد لە خۆت بێ وەکو یۆنان تووشی ڕکودیکی اقتصادی نەبی ئەگەر وڵاتیی کشت و کاڵی گەورەیت ڕەنگە وەکو سۆدانت لێبێ لە پڕێکدا نان نەبێ بیخۆی کە وڵاتێک هەیە سەودی سانۆگە یعنی حکوومەتی هەرێم دەبێ ئەم ناڵین وەهم بەڵام هەموو ئەم ئەگەرانە بخاتە پێشخۆی ژیانە بەتاکید با ئەو ژووری ئینی بەڕێوەبردننی ئەزاماتمان هەبێ بەڵام کە شتێکی کردار و حەقیقی نەبێ جێبەجێ بکە ئەوە کێشەیە من هەمیشە ئەڵێم و ڕخنم لێکردن ئەڵێ پشگیری حکوومەتەکە ئەڵێم نا من ئەڵێم حکوومەت شتی کردووە بەڵام لە ئاستی پێویست نییە یعنی گوناحە بڵێ بوترێت کە حکوومەت نێکردو نەخێر حکوومەت شتی کردووە بەڵام لە ئاسی پێویست نییە تۆ جنابەت لەگەڵ زیادبوونی هاتنی سیارات قەیرانی مرورت بۆ دروستە بێ لەبەر و ڕێگەبارێکەوە و خۆیە جادێکی تازت بۆ دروست نەکەرەوە ئێستا ئێمە باس لەواکەین کە 100 مترێکەمان بچێتە بواری جێبەجێکردن لەکەیەوە بە نمونە لە شارەکانی تر کراوە و نامەوێ بەراورد بکەم بەس من تەنها مەبەسم جێبەجێکردنی پلانەکانە ئەنجا ئەمە باسی پلانی ساڵانەم کرد بۆ بەڕێستان کاک پێزگەن دکتۆریان ئەی باش ئەگەر ساڵانەمان وابوو ئەی 5 ساڵەکە چۆنی ئەبێ تەسەوڕکەن جەنابتەن ئێمە لا یەکێک لە پلانەکان هاوڕێکمان بەشدار بوو لە مانگی 6 خەریکی دانانی پلان بوون گریمان بە نمونە با بڵێن 2011 لە مانگی 6 2011 بیرم نایێت ساڵەکە کەی بوو باشە ئەو بەڕێزەوتی باشە بەڕێزان ئێمە لە مانگی 6 چۆن پلان دانایی بۆ ئەم ساڵ ئەبێ پلاندا بنێ بۆ ساڵی تا وتیان ڕاستەکە قسەکەت ڕاستە ئەوە گۆڕیمان لە فلان ساڵ بۆ ساڵێکی تر باشە تۆ معقولە جەنابەت پلان ئەبێ بە پێ سەرچاوەدا بنرێت چی سەرچاوەت ئیمکانەت توانێت اینجا هەنگاو بنێ بۆ داهاتوو کە بەداخەوە ئێمە لەو بوارە لاوازی باشە دکتۆر ڕێبەردەم وڵای بەڕاستان ئەمە کە ینی مادەم ئەزانین قەیران هەیە دەبێت پێشتر خۆتە بۆ ئامادەکردبێەوە وردە لەگەڵی دابڕۆی لە ئێستادا ینی متتەفقین لەسەروی
بڵین دەستێکی نیشتیمانی ڕوبڕی قەیرانەکانمان نییە لە ئێستادا تەنانەت بۆ گفتوگۆش لەگەڵ بەغدا حیزبە کوردیەکان بوون بە چەند بەرەیەکەوە یعنی ناتوانن قەیرانی سیاسیش بەیەکەوە تێپەڕێن بەڵام قەیران هەیە یان مەترسی هەیە کە دێتە پێشەوە دەبێت لەسەر ئاسی نیشتیمانی هەمووی یەک بگرێت لە ئێستادا ومان نییە باشە بەڵام چۆن ئیداری قەیران بکرێت لانی کەم ئەلفوبێ ئیدارەدانی قەیرانەکان دەست پێ بکەین ئەگەر بە خەسڵەتەکانی قەیرانەوە سیر بکەین کە لێ ڕەشا کتوپڕی کەمی کات ئەو وەڵامەمان دەسەکەی کە بەداخەوە لە زۆربەی مؤسساتەکان لە هەرێمی کوردستانە بە کەرتی گشتی بە کەرتی تایبەتەوە تێگەیشتن و قەیران نییە ئەوەی کە پێویست بێ بکرێ بەڵێ بە ناوەند ئەکادمیەکان بە ڕێکخراوە ئەنجیۆکان بە دامودەزاکانی دەوڵەت پێویستە کۆنفرانس و وەرکشۆپ و سیمینار و سمپۆزیۆمی جۆراجۆ بکرێ بۆی ئێمە هەموو دامەزراوەکان وەگەوەی نابێت ئاماژەت پێدایمە لە ڕووی زانستیەکەشەوە میشە نمونە دێنینەوە هیچ دامەزراوەیەک نییە لەسەر ئاسی دنیا لە ئەمریکاوە بگرە بە وڵاتی سۆماڵ کە ئامادە نەبێ یاخود ئامادە باش نەبێ بۆ تووشی قەیران بێ واتە ئەگەر وەزارەتێکی حکوومەت بێ ئەگەر کۆمپانیایەک بێ ئەگەر ڕێکخراوێک بێ ئەگەر حیزبێکی سیاسی بێ خێزانێک بێ تاکێک بێ گروپێک بێ هەموو ئەم لایەنە جۆرانە ئامادە باشن یاخود زۆر بە ئاسانی تووشی ئەو من کە ڕوبڕووی قەیران باشە تەنها ئیدارەدانەکەیەتی یا ئیمکانیەتی ئیدارەدانەکەیەتی بۆ نمونە ئێمە زانین هەر وڵاتێک لە دنیادا کە بانقی مرکزی هەیە احتیاطێکی بانقی هەیە یعنی بڕیشی زۆریان باشی ئیمکانیاتی داناوە کە ئەمە هەم حیمایی دکتۆر باشتر دەزانێت ئەم حیمایی پارەکەی دەکات کۆتی بەهای پارەکەی بۆ کڕین و بازاڕوانە هەمیش لە کاتی قەیراندا دەستی بووە بە لە هەرێمی کوردستانە نەک خەزێنەمان پڕە یان خەزێنەمان نییە پارەکە بە ئەگوازرێتەوە ینی بە تیارە دەێنرێتە هەولێر و لە لێرە تەوزیعی سلێمانیوانە گرێ بە معاش ئێمە احتیاطەمان هەیە لە هەموو بوارەکاندا ینی جەنابەت بیبی بە سەرۆکی هەرێمی کوردستان تەماشا دکەی لە بوارەکاندا احتیاطیت هەیە بۆ ڕوبڕووبوونەوەی قەیران بەخێر خۆی لە وەسفەکەی ئیدارەی ئەزماتەوە بەڕووبوونی قەیران دەست پێکەین پرۆسەیەکی کاریگەڕیە پێویست بە پلانە پێویست بە استراتیژە پێویست بە کارنامەیە پێویست بە سیناریوی جۆرا پێویست بە بودجەیە پێویست بە توانای مرۆییە پێویست بە توانای داراییە پێویست بە کەلوپەل و ئامێر و ئامرازی جۆرەیە پێویست بە توێژینەوەیە پێویست بە داتایە پێویست بە زانیاری هەموو ئەم بابەتانی باسەکەین هەمووی پێکەوە دەتوانێت دەستی نیشتیمانی قەیران پێک بێنێ بۆ واتایانە کە ئێمە بڵین وڵات دەستەیەکمان ستافێکمان داناوتمان ئامانەیتر بۆ بڕووبوونەوەی قەیران لە شوێنێکی جیاوازەدا مەزری ئەگەر ئایا تەمسیلی دەوڵەت بکە یاخود تەمسیلی کۆمپانیا بکات تەنها مەکتفا ناکە واتەن تەنها بە توانە مرۆیەکەی مە ناتوانین بڵێ ڕوبڕووی قەیران بینەوە ئەبێ ئەم دەستە نیشتیمانی بەردەوام ڕاهێنانی پێ بکەی و لەگەڵ هەموو جۆرەکانی قەیرانە ڕای بهێنی شارەزایی پێ دروستکەی توانە و بجێکی باشی لە بەردەسا بێ ئەو کاتەی کە یەلەک زەردەکان لە فەڕەنسایانە سەر شەقام و خۆ خوشاندان دروستەکەن لە پاریز و حکومت بڕیاری ئەوەیە بوو کە باج لە هەندێک لە چین و تۆژەکانە زیاکە بینیمان لە ماوەی دوو ڕۆژاتوانیان داواکارەکانی خۆیان جێبەجێکەن و پاشگەسبی دەوڵەتکەن یاخود ئەو بڕیاری کە حکومت دەویست لی پاشگەز بووە مەسەلەی بڕیاردان لە ڕوبڕووبوونی قەیران بڕیاری ئەوەیە و هەموو ئەو لایەنانی کە باسمان کرد پێویستە هەمووی پێکەوە سوڕێمان بۆ متەکاملەکە دروست بێ چونکە لە قۆناغی یەکەمە ئەگەر ئێمە ئەزمات بین پۆلێنی کەین قۆناغی پێش ڕوودانی هەیە قۆناغی ڕوودانی ئەزمەمانێ قۆناغی پاش ڕوودانی ئەزمەمانێ بەداخۆ ئێمە بەشێکی زۆری ئەو قەیرانانی کە ڕۆدا پێشەوەی ڕوودا ئێمە سیماکانیمان بینیوە بنمونە ئێمە لەگەڵ بەغداد لە ناکۆکی سیاسیا بووین لەگەڵ بۆ فترێکی دیاریکراوە لە ساڵی 2014 هەموو ئەو ڕێکارانی کە هەبوون لەو کاتەدا ئێم بە پەرلەمان و بە خەڵکی گشتی و بە سیاسەکانیشەوە زیری سامانە سروشتەکان و حکومەت هێرم لەو کاتەدا دۆخێکیان خوڵقان کە سربەخۆیی دارایی و ئابووری باشترین ڕێکارەکە ئێمە بگرینە بەر بەڵام لە ماوەیەکی زۆر کورتا بۆمان دەرکەوت پێچوانەکەی ڕاست بوو ئێمە لە بریەوەی سربەخۆیی دارایی جێبەجێکەین لە هەرێمی کوردستانە و حکومەتەکەمان قسە ناو قوڵایی هەندێک جاری سیاسەتی حکومەتی ناوەندێک کە باسییان بەرنامەیە نیە بەناچاری وات لێکا دەبێ بیر لە ئابووری سربەخۆ بکەیتەوە کە پارەت بۆ نەنێرێ و مۆزەفێک بودجەکە تاخیرکردنا کاتین لێرەدا ئێمە هەموو باڵی سیماکانی بینینە بێ پێشتر خۆمانی بۆ ئامادە بکەینەوە زۆر ڕاستە بۆ ئیدارەدانی قەیران بڕ پشتی ئیدارەدانی قەیران پاشوی کە تۆ خۆتت ینی پلانەکان دادەڕێژی یەنە سەر ئابووری بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیران لە وشکە ساڵیەوە بۆ قەیرانی ئەمنی بۆ تەندروستی بۆ حەچی یەک دێتە پێشەوە
لایەنی ئابووری تایدا زۆر گرنگە. هەرێمی کوردستان ئێستا خاوەنی ئابووری خۆی نییە. دەتوانێت ڕوبەڕووی قەیرانەکان بێتەوە بە مۆزایی کە ئێستا هەیەوە ئەو نقاشی لەگەڵ دکتۆر ڕێبەر کردمان کە بۆ خۆی سیاسەتیشی سەربەخۆی ئابووری نەبێ، احتیاتی بانقی نەبێ، پارەی لە بەردەستا نەبێ، قەیران بێتە پێشەوە دەتوانێت ڕوبەڕووی بێتەوە. کاک بێزگیان وەڵامی پرسیارەکە وابێ یەکەم شە تۆ جەناب ڕێگەت پێ نادرێت احتیاتیت هەبێ بۆ لەبەر ئەوەی بەغا ئەو سیاسەتی هەیە کە لەگەڵ ینی باس لەوە ئەکرێت کە هەموو ساڵێک بەشە بوجەکەت بۆ بنێرێ و لە ئەخیرەوە حساباتی ختامی یاخودشێکی ئەکە بزان چیمان خەرجکوورە چیمان خەرج نەکردو ئەو بڕەپارێک کە لەمان ماوە چەنە بۆ ئێمە بە ئاشکرا ناتوانین ڕابگەینی کە بنمونە ئەوەندە میلیۆن دلار ئەوەندە میلیارد دلارمان ماوەتەوە پارەکەمان خەرج نەکردەوە ئەو داوایەکەتەوە کە بیگەڕێنیتەوە بۆ خەزینەی مرکزی بۆیە ئەمە خاڵی دەستپێکردنە هەنگاوی یەکەمە ئەگەر احتیاتێکمان هەبێ ئەبێ پشت بۆ احتیاتی بەسین کە لە بانکی مرکزی عێراق ئەوان ڕازی نابن تا ماوەیەک ڕازی نەبوون ئەسەن ئێمە نوێنەرمان هەبێ بۆ داڕشتنی سیاسی نەقدی لە عێراق بەڕاستی ئەوە شتێکی خاڵێکی زۆر گرنگ بووە ئەو کاتە ئەجا لێرە تۆ جەنابەت ئەو پارەی کە وەکو بەڕێزتان فەرمووتان پارەکەمان بۆ دێت فرۆشتنی نەوتەکەیە دەستمانەکەوێت لێرە دابەشەکەین بۆ سەر پارێزگاکان و ئەبێتە موچەوین باشەواتە لێرە چیمان کرد تەنها پارەکەمان هێنا نەوتەکەمان فرۆش پارەکەمان هێنەوە دابشمان کرد باشە لێرە تۆ بەڕێزت لە بری ئەوەی کە ئەو پارەیە کە دابشی ئەەکەیت و ئەبێتە بەکاربردن و استهلاک شت هاوردە بکەیت لە دەرەوە ئەگەر ئیدارەکردنی قەیرانی خۆمانمان هەبێ لێرە بتوانین وا لێ بکەین کە وەکووتمان بگەینە ئاسی خۆژێنی و ئەکتیفای ذاتی ئیتر وەکەوەی کە ڕاگەیانراوە لە ڕێگەی بەڕێز وەزیری شتوکاڵی پێشوو ئێستا بەڕێز وەزیری شتوکاڵی تازەش باستەوەکەن کە لە هەندێک بەرهەمەکان ئێمە گەشتونەتەوە ئاستا معنە ئەوەی ئیتر تۆ بەڕێزت ئەو بڕەپارێکە پێشتر ئەنێرای دەرەوە ڕای ئەگری جەنابەت لەنەوە هەرێم ئەمێنێ ئەتوانی ئاراستەی بواری وە بەرهێنانی بکەیت ئەوەی کە جەنابتان فەرمووتان بۆ چاکردنی ئەو بەنداوە بۆ دروستکردنی کۆمەڵێک پرۆژە دامەزراندنی پرۆژە بۆ ڕێگەوبانەکان چاک بکەیتەوە ئەمانە هەمووی چین ئەمانە والێکە کە تۆ بەڕێزت لە داهاتوو بەلاینی کەمەوە داهاتووی بنمونە زۆر نزیک تووشی قەیران نەبی لەو بوارانە بەڵام ئەگەر تۆ بەڕێزت خاڵی سەرەتایی هەنگاوی یەکەم پارەکەمان نەبوو ئەمە هەمووی نابێت ئێستادا ینی ئێستا لەگەڵ هاتنی کۆرۆنادا یعنی مەفروض بە حکوومەتی هەرێمی کوردستان بێ لە ڤاکسینی زۆر بکاتەوە بازاڕەکانی پڕبکات لە خۆراکی تەندروست بۆ نمونە 25 میلیۆن دەمامچی ئەوەی کە ناوەندرێ بە N95 جیاچی ئەوە بکات جلو بەرگبێنێ ئەو جیهازەی ئامریکا تای بەرزی پێ دەپێورێت دەبێت هەبێ ینی ئێستا لە کۆمپانیالیەکان بۆ خۆیان هەیەە بۆ کارمەندەکانیان بۆ تاوەرەکانیان بۆ سیتیەکانیان بەڵام بە شێوازێکی بەربڵاوەکوی کە لە وڵاتان دەبینین بە تایبەتی چین لەسەر شەقامەکان نایبینین کە پۆلیس پێی بێ لە هاوڵاتیانی بدا بۆ ئەوەی کەسێکگە تای بەرزەبی بەنە بنکەیشی تەندروستی و دڵنیابنەوەی کە کۆرۆنای نییە ئازادی بکە چارەسەری بدەنەیان کۆرۆنایەتی پەناگیری بخەن و لەوێ چارەسەری بۆ بدۆزنەوە. دکتۆر ڕێبەر هاوڵاتی تا چەند لە ئیدارەدانی قەیراندا بۆ خۆی گرنگە ئەو قەیرانانی دێتە پێش یعنی هەر چاوەڕێ نەکرێ بڵین ئەم دەستە نیشتیمانێت چیمان بۆ کە هاوڵاتی خۆشی دەبێتە تەواوکەر لە ڕوبەڕووبوونەوەی قەیراندا وەرکانی لەسەر هاوڵاتین بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان چین خۆ دوو بەشە بەشێکیان ئەو دەستە نیشتیمانیەیە کە ضرورە هەبێ یاخود بۆ هەموو دامەزراوەیەک پێویستە دەستەی کێبێ بۆی کە تووشی قەیران بوو بتوانێت چۆن ڕوبڕوو بێت یاخود ماملی لەگەڵ بکە بەڵام هەموو ئەم ڕێکاری کە باس لە قەیران و بەڕێوەبردنەوەی قەیران و دەستەی جۆرا و جۆر نیشتیمانی بۆ بەڕێوەبردنەوەی قەیران دوجار بۆ کێ بۆ جەماوەرە بۆچی دامەزراوە هەڵەسێ بۆی کە ئیدارەی ئەزمە بەدا بۆیە کە هاوڵاتەکەی لە پرۆسەیەکی یاخود لە پەیوەندیکردنێکی زۆر باشی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی جۆرا و جۆرا بێت ئەمە ئەرکی دەوڵەتە یاخود ئەرکی دامەزراوەیە بە پلی یەککە بتوانێت بەڕێوەبردنەوەی قەیران بکە بەشی دووەمیان پێویستە بە هاوڵاتی ئەو حاڵەتە سایکۆلۆژیە خراپەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەداخەوە ئەو واتەوات و پروپاگەندە و جەنگە دەرونی کە هەیە ڕەنگی داوەتەوە لە هەرێمی کوردستاندا کە جاری وای ڕووداوێک لە شوێنێکا دروستە بێت دەبێتە قەیرانێکی زۆر زەبە لە حوت گەورە و دەبێتە فۆبیایەک دەبێتە نەبوونی متمانەیە بە حکوومەت بە دەوڵەت بە لایەنە ڕسمەکان کە ئامار بڵاوکاتەوە پێی وایە ڕاست نییە ڕێنمایی دەکا پێی وایە ئەمە ئەکتیفانیە یان چییە ئەم مەسلەیە یعنی کۆرۆنا چێت پەیوەندیکی بە بانزینەوە هەیە ئەزمەیەک و قەیرانێکی گەوری بانزین لە ماوەی چەند کات ژمێرەکە دروستەکە ئەو کاتێک کە کێشەی کارەبا بۆ 26 ساڵ چارەسەر نابێ ئەو کاتی کە کێشەی ئاو چارەسەر نابێ ئەو کاتی کە
5-6 ساڵە کێشەی موچە چارەسەر نابی ئەو کاتێک کە پەتایەک دێ و ڕێژێکی زۆر هاوڵاتی تووشە بێ یاخود ڕوبڕووی مەرگەساتێ بێ هەموو ئەو جۆرە قەیرانانەی کە هەنوو هەمومان پێ ئاشناین ئەمانە ئاماژەی ئەوەن کە خەڵک لە هەرێمی کوردستانە گەیشتوتە حاڵەتێک بەڵێ هیچ متمانێکی نەماوە بە دامەزراوەکانی دەوڵەت و دەوڵەت توانە ئیمکانێتی ڕوبەڕوونەوەی قەیرانیە لەبەرەوەی هەرێم بەشێک بۆ لە عێراق ڕاستە ئێمە وتمانەوەی گەڵ بەشێک کە لەوەی عێراق بێ ئامادە باشێ بەڵام ئەمیش بۆ خۆی زۆرجار بۆتە خاڵێکی لاواز بەڵام ئێمە نەوێت بێ چاوەڕێەوە بکەین کە تووشی هەر قەیرانێک بووین چاوەڕێوین بەغداد هاوکاری مام کە یاخود بەغداد دەستمان بگرێت دەبوو ئێمە لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی 2009 2010 2012 13 تاوەکو 14 کە ئەو زمانە دروستە بێ ئەگەر ئێمە هەموو مانگێک کو دکتۆر ئەو ئابوورناسەکان باشی دەزان ئێمە مامتە چەند 100 ملیۆن دلارێکمان لابدایە بۆی کە احتیاتی بووە بۆ ڕوبەڕوونەیەوە ئێمە تووشم قەیران نابێت هاوڵاتی چی لەسەرە یعنی هاوڵاتی چۆن ئەم قەیرانە لەگەڵ دەوڵەتە لەگەڵ دامەزراوەکانی دەوڵەتدا تێپەڕێنێک کە دوجار بۆ خۆی زەرمەند دەبێت من چەند نمونەیەک بۆ بێنم دەڵێن لە کاتی قەیران یەکەم شت ئارامیە وەتە چاوکراوبی مراقببی و ئارام بیتەوە دووەمینیان ینی دەستەوەستان نەبێ هاوڵاتی بە دوای حلولدا بگەڕێت چ ئەوانەی کە بۆی پێشنیازەکرێت لایەن دەوڵەتەوە چ ئەوانەشی کە بۆ خۆی بە مێشکی دادێت چیتر یعنی چیتر پێویستە لەسەر هاوڵاتی لە کاتی قەیراندا ئەمیش بەشێ بێ لە ئیدارەدانی قەیرانەکە وشیاریە ئاگادارکردنەوەی دامەزراوەکانی دەوڵەتە بەشداریکردنە لەو پرۆسەی کە دەستەی نیشتیمانی پێی هەڵەسێ مەسلەی هاندانی حکومەتە بۆ ئاودانکردن ئەو ناوچانی کەرتوشی قەیرانە بن مەسلەی پێدانی داتا و زانیاریە لەسەر ئەو قەیرانەی کە ڕوبڕی و ناوچەیە بۆتەوە هۆکارەکانی ئەو قەیرانەی کە هەیە ڕاست و دروستی بخێتە ڕوو چونکان دێکجار هۆکارەکان دەرەکین بەڵام زۆربەی کات قەیران کە تووشە بێ هۆکاری ناوخۆیی هەیە واتە دەکرێت جەماوەر بکرێتە کەرەستەیەکی باش بۆی کە داتا و زانیاری و مەسلەی وشارکردنەوەی گروپەکانی ناو کۆمەڵگا لە سیستمە کۆمەڵایەتەکە پێ وشار بکرێتەوە بەشدار بێت لەو پرۆسەی کە حکومەت یاخود دامەزراوە پێ هەڵدەسێ بۆ بەڕێوەبردنی قەیران و بتوانێت ئەو ناوچانەی کە باسمان خزمەتگوزارەکانی بۆ بگەڕێنێتەوە کە ئەمە بەشی شێرکەکەی دەوڵەتە و بەدەمەوچوونی خەڵک زۆر جار ئێمە لە کاتێکا کە دامەزراوە تووشی قەیرانە بێ گەر بێت و جەماوەڕ و کولایانی بەرامبەر ئامادەباشی ئامادەسازی نەبێ یاخود بە پێش ئەو قەیرانە و نەچێت کە پێی هەڵەسی ئەو دەستەیە ڕەنگە نەتوانێت حکومت لەو کات و ساتەکەمەی کە پێویستە جێبەجێ بکات. زۆر باشە دو پرسات بۆ بەڕستان دکتۆر خالید ئەوەیە لە قەیرانەکاندا یان بۆ ڕوبڕووبنەوەی قەیرانەکان هەماهەنگی کەمە هەمیشە یعنی ئێمە هەرچی دامەزراوە و با بڵین ناوەندە ئاکادمیەکان بۆ تا چەند بۆ بەڕێوەبردننی قەیرانەکان بۆ ئیدارەدانی قەیرانەکان ناوەندە ئاکادمیەکان دەبێت ڕۆڵیان هەبێ ئێوە دەمێک کە مامۆستان لە زانکۆ تا چەند توێژینەوەمان هەیە ئەبحاسی باشمان هەیە لەسەر ئیدارەدانی قەیرانەکان بۆی ئەگەر شانەیەکی قەیرانیژا دەستەیەکی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان هاتە ئاراوە چەند وەرەقەیەک و چەند بابەتێکی زانستی لەبەردەستا بێ. کاک بێزگیان چەند جارێک کار لە خزمەتی بەڕێستان لە بەرنامەی جۆرا و جارەوەکان لە خزمەتی جنابتان برادرانی تریش باسی ئەومان کردووە کە ئێمە وەکو خۆمان ئەگەر باسی بەشی ئاوری بکەین باسی کۆلێجەکەمان بکەینەوە خۆشم ئاگادارم لە هەندێک لە برادرانی خۆمان ئێستا بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆناوەیانە ئێستا خەریکی پێشکەشکردنی سیمینارات و پێشنیارن بۆ حکوومەت کە چی بکرێت و کەسانی کە پەیوەندیدارن هەمیشە ئێمە ئەوەمان کردووە بەڵام چ کاتێک حکوومەت ویستی یعنی بۆ ئەوەی ئینسان با زۆر بە ئاشکرەوە بەڕوونی قسە بکات حکوومەت کە ویستی بنمونە بانگی بەشی ئابووری بکە بانگی بەشی ئامار بکە ژمێریاری بکات بەشەکانی تر بکات بۆ بانگەکە ینی ئێمە خۆمان زانکۆکان لە وڵاتانی پێشکەوتووە ئەمان شت دەدەن بە حکوومەت نەک حکوومەت بێ بڵێ ئادەی وەرە بەشی تەلارسازی ئەم شارەت چۆن لە ڕووی تەلارسازی و پێشخین بەشی ئابووری ئەرێ شتێکمان بدەنێ خەریکە تووشی قەیرانە بیانی ئەی ئەم ناوەندانە ئەکادمیانە کە بە خۆیان و ئەبحاسەکەن نابێت دەست پێشخەر بن بۆ حکوومەت بۆ کۆمەڵگە بۆ دامەزراوەکانی دەوڵەت بڵێن ئەمانەتان دەبێت با لە بەردەستا هەبێ بۆ ڕۆژێک کە لێتانە قەوم بەڵێ خۆی بەتەکید ئێمە وەکو ئەرزی جەنابتم کرد ئێمە لە سیمینارەکان لە توێژینەوەکان کە ئەکرێتەوە بەڵاو ئەکرێتەوە باسەوە من کردو لەوەی کە بنمونە هەرێمی کوردستان ئەم کێشانەی هەیە ئەم لاوازی هەیە لەم بابەتانە بەو شێوازە بەڵام لە پێشتریش ئێمە کە کردومانە ئیتر ئەچێتە بەردەستی حکوومەت چەند پێشنیارێکمان کردووە چەندێکمان کردووە بەتەکید جەنابەت ئەزانینەوە بڕیاردەر هەیە بڕیار ئەدات ڕاوێژکاریان هەیە ئیتر چیان بە باشزانی ئەوەکەن لێرە ناڵێن بنمونە بەشی فلانی ئەو پێشنیاری کردووە و فلان کەس خاوەن پێشنیارە کوش نەنا
باس لەوە ئەکرێت کە ئەم بابەتە ئەم بڕیارە دراوە لەبەر ئەم هۆکارە ئەم پێشنیارە هەیە بێ ئەوەی باس لە شوێنێک بکرێت یاخود بەشێک بکرێت ئێمە وەکو خۆمان ئەومان کردووە بەڵام ئیتر وەکو ئەوەی کە ئەفەرموو جەنابتان وەکو بەش لەوانەیە باسی ناوەدا کادیمەکان تا چەند دەبێت لە قەیرانەکاندا ڕۆڵیان بۆ نمونە ئێستا ئەم قەیرانی کۆرۆنایە هەیە حکوومەت زانکۆکانی کردو بە عوتڵا دەڵێن یعنی ئەبێ بۆ خۆی پێشنیازە بێ پلانی کەمەگەر شوێنەکانی تر ئەکرێ بە عوتڵە کۆلێژەکانی تر بۆ نمونە کۆلێژی پزیشکی بێڵڕێتەوە خەریکە بحاسی خۆیان بن خۆ بەخش ئامادە هەبێت لە ناوەندە ئەکادمیەکاندا بۆ ئەوی خوانە خواستە گەڕ ڕووداوەکە گەورە بوو بچنە لە خۆشخانەکان ئەوانەی کە بایۆلۆژیەکان بچنە مختبەرەکان خەڵکی تر ئەو لە قۆناغی کۆتایوانان ببن بە بەشێک لە ئیدارەدانی قەیرانەکەەوە ئێمە لێرە هەر ئەرزی جەنابتان بکەم لە کاتی 2014کەش کۆمەڵێک پێشنیانمان کرد بۆ حکوومەت بۆ بابەتی پاشەکەوتکردنی ئەوەی موچەکە هەبوو دوای ئەوە ینی ئەوەی ڕفراندۆمەکە هەبوو کەوتمان باسی ئەومان کرد کە تا چ ڕادێک ئێمە توانە ئیمکانیتمان هەیە لە هەندێک لە بەرهەمەکان ئیتر باس لە ئیکتیفاعداتی خۆژینەوە بکەن لەناو وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان ئەو بابەتانەمان کردووە بەڵام لەبەر ئەوەی دیسان ئەگەڕم بۆ هەمان خاڵ لەبەر ئەو تۆ جەنابەت پارەت پێویستە بۆەوەی ئەم بابەتانە بکەیت پێشتر ینی دکتۆر ئێستا ئەمە ئەرچی ناوەندە ئەکادمیەکانە لەگەڵ وەزارەتی تەندروستی و خەڵکە پسپۆڕەکان بێن و شاری بدەن بە خەڵک لە بۆ نمونە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆس کۆرۆنا ئەبینی یەکێک گێتە دوایی و لەگەڵ دکتۆر ڕێبەش قساکەن یەکێک دێتە ناو سۆشیال میدیاڵە ترخیانە بخۆ باشە یەکێک لە پیاز خۆ یەکێکە لە جگەرەمە کێشە یەکێکە لە ڕیشەی گرێ یەکێکە ینی پێدوانی ئەمە ڕۆڵی ناوەندە ئەکادمیەکانە لەم کاتانەدا بوونیان هەبێ وەگەوتم بەشێک بن لە ئیدارەدانی قەیران بەڵێ ئێمە وەکو ئەگەر باسی بەشەکەی خۆمان بکەم کاک بێزگەم بەشی ئابووری هەمیشە ئێمە بەگشتی نە بگورە من باسی خۆمەکەم ئینجا چمەوە سەر گشتیەکە لای خۆمان هەمیشە ئێمە ڕۆژێکی تایبەتمان هەیە کە بریتە لە پێشکەشکردن سیمینارات بە تایبەت تازەترین بابەتکە یعنی بنمونە ڕوو ئەدات لە ئەوەی کە پەیوەندیدارە بە ئابووری پێشکەش ئەکرێت ئەو چالەکیەمان هەیەەوە تەبان بەتەکیید لە گروپەکان لە ڤایبەر و لە واتسئاپ ئاگامە لە بەرەدارانی خۆشمان هەیە کە لە بوارەکانی تر ئەو بابەتانەیان هەیە بەس ئیتر تا چ ڕادێک تەقدیم پێشکەشکراوە بۆ حکوومەت بەڕاستی ئەوە وەکو این ئەرک تەسەوڕەکەمەوە ئەرکی ئیدارەی یان بەستەکەمە بوو ئایا ئەرشی ناوەندە ئەکادمیەکان یەکە لە پاڵ حکوومەت و دەستگاکانی تردا ئیدارەی قەیرانەکان بدەن زۆر سپاس دەکەم بۆ وەڵامەکانە دکتۆر ڕێبەرگۆڕان پێشەوەی بێمە ئەم بەرنامەیە سێ سوپانە کرد بۆ میوانی هەندێک میوانی بەڕێز و کەسی شارەزا بۆی ڕاگۆڕینەوەیان لەگەڵا بکەین کەسێک لەوانەیە کە بۆ خۆی یعنی پسپۆڕەتەکەی لە ئیدارەی ئەزەماتە باسی لەوە کردوتی بەدەست من وێ ئینتەرنێت لەم کوردستان ئەبڕم هەرچی کەناڵی تەلەڤیزیۆنی هەیەدایە خەم تەنها دوو کەناڵیانەوە دەیکەمە کەناڵی ڕسمی حکوومەت وەلێەوە تەنها پەیامەکانە نێرین وتمە پێشێلکردنی ئازادی و مافی دیموکراسی و بڵاوکردنەوە و میدیایە ئازادی میدیایەتی نەخێر ئەمە چۆن ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەبیتەوە ئاوا ڕوبەڕووی کۆمەڵێک دەستگای میدیایی دەبیتەوە کە بەشێکی گرنگە بن لە داڕوخانی ورەی خەڵکی و بە تایبەتی لە بۆ مەسلەی ڤایرۆسەش دەڵێن ورە زۆر گرنگە ئینسان کە وریت بەردا ڤایرۆسەکە زاڵە بێ بە سەریدا میدیا لە کوردستان چۆن ئیداری قەیرانی دا و چۆن ئێستا ئامادەیە بۆ ئیدارەدانی قەیرانەکە یەکێک لە ڕەهەندە سەرەکیەکانی قەیران ڕاگەاندنە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئێمە میدیا و ژینگەی میدیایشمان لە قەیرانی قوڵەیە ئەزمموی میدیاییمان بە قۆناغی جاجاتەیە پەڕێەوە بە تایبەتی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین تا هاتنی میدیایی ئەهلی لە 2000 و پاشان هەندێک میدیایی تر کە ئێستا لە 4-5 ساڵی ڕابردوو سێکین بەشێکی زۆر لە میدیایانە بۆتە میدیای منملانەیە میدیای پەرچەکردارە هی ئەم بۆ ئەو ئەم حەزە بۆ حەزبی ئەو کەسایەتی بۆ کەسایەتی کە بەداخەوە ئێمە هەمیشە وتمانەوەکو ئەکادمی و لە بواری میدیا بۆ خۆی لە هەموو کایەکانی تر لەناو کۆمەلگایە زیاتر ڕۆڵی هەیە لەوەی کە شیرازەی کۆمەڵایەتی ناو کۆمەلگای کوردی تێش ئێستاش سوۆسیال میدیا شیاتەوە بە تایبەتی سوۆسیال میدیا بە حکمی ئەوەی سوۆسیال میدیا ئەو میدیایەیە کە ئازادیەکی زۆر فراهەمەکە بۆ بەکارهاتوو خزمەت گوزاری جۆرا جۆری تایە لە
پیجەکانە لە گروپەکانە لە ئەکاونتی تایبەتی بۆ خۆت پرۆفایلەکان دەتوانی وێنە بڵاوکەیتەوە دەتوانی کۆمنت بی شێر بی لایکەی پۆکەوە دەستگایکی ڕاگەاندنی کەسیە تاو سەربەخۆی کەس مەفهومی سیتیزن ژۆرناڵزم یاخود هاوڵاتی ڕۆژنامەنووسی بەسەرا جێبەجێ بێ زۆر زیاتر وای کردووە کە خەڵکێکی ناپەرپرس و نامەسوول بەداخەوە لە کاتی دروستبوونی ئەم قەیرانە جۆرا جۆرانە یاخود زۆر جار ڕووداوێکە بێتە قەیران دیاردەیەکە بۆتە قەیران لە وڵاتێبەکە نابێمانە قەیران بەڵام من یەک لای تریشی لەگەڵ ئەوەیە کە هین بێ کاگین بەشی پێشوو وەڵاممان نەدایێمە لە مەسەلەی تاکتیکی مامەڵەکردن لەگەڵ قەیرانە کۆمەڵێک بابەتمانێکە بەداخەوە زۆر بە زەحمەتە ببین هیچ دامەزراوە لە هەنیمی کورسانە جێبەجێ مەسەن پۆزیشنانەوەیە ینی ببین لە هەموو قەیرانە سیاسی و ئابووری کۆمەڵایەتی و تەندروستیانەیە ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینی کەسایەتێکی ئیداریە خو سیاسی پۆزیش بێنێتەوە بڵێ کە ئەمە قەیرانە ئێمە ڕوبڕووی قەیرانێکی دیاریکراوبووینێتەوە یەکیت لە خاڵەکان مەسەلی چارەسەرکردن ئێمە با بزانین تووشی چارەسەری کێشەیەکی قەیرانێکی سیاسی بوون تا چەند ئەو قەیرانە سیاسی کە تووشی بوون پاشان پندمان لێوەرگردو بووی بتوانانی کە چارەسەری و قەیرانە بکەین تا چەندێک هەوڵمانداوە قەرەبووی مادی و معنەی ئەو خەڵکانە بکەینەوە کە لە پاش و قەیرانە تووشی بۆ ڕوبڕوو مەسەلەی ریفۆرمکردن خاڵێکی زۆر بەهێزە لە تاکتیکی مامەڵەکردن کە دەوڵەتان و دامەزراوە لە وڵاتە پێشەوەکانە جێبەجێکن تا چەند ئێمە توانیمانە بە پلانی خۆمان بە استراتیژمانە بە سیناریۆکانمانە جێبەجێ باش دوو دەخە کاتم ماوەبینەوە سەر میدیا یعنی گلەیەکی زۆر لەسەر میدیا هەیە لە کوردستان لە شێوازی ئیدارەدانی قەیرانەکان ئەسڵەن بابەتێکی ئەکادمی هەیە بەڕستان ڕەنگە باشتر بیزان کە ئێستا متەداولە ئەویش ئەوەیە میدیا و ئیدارەدانی قەیران میدیا لە کوردستان چۆن ببێت بە بەشێکی پۆزتیڤ لە ئیدارەدانی قەیرانەکان یەکێک لە وەزیفە سەرچەکان یەکە سەرچەکانی میدیا و شیاری و ئاگادارکردنەوەی بەڵێ میدیا دەتوانێت لە ڕێی هەم بانگەشەکانی لە ڕێی ڕکلامەکانی لە ڕێی هونەر ڕۆژنامەری جۆرەکانی دەتوانێت بە بەردەوامی ڕۆڵی وشارکردنەوەی خەڵکو و ئاگادارکردنەوەی خەڵکو و پەروەردەکردنی خەڵکو و ڕاهێنانی خەڵکو و فێرکردنی خەڵکە زانێری جۆراجۆری پێبدا بۆی کە ئەم قەیرانە هەیە چۆن مامەڵی لەگەڵا بکە چۆن ڕوبڕووی بێتەوە چۆن تەماشای بکە چۆن لەگەڵی مامەڵە بکە تەنانەت بۆ باسمان کرد ئەو تاکتیکانی کە لەسەر ئاسی تاکیشە تۆتوانی لە ماڵی خۆتا لە خێزانێکا جێبەجێ بکە هەموو ئەم بابەتانە ئێمە بەشێکی زۆری لە ڕێی میدیاکانەوە بەڵێ دەتوانی بەڕێکارێکی زۆر بە جێبەجێکی بەڵام ئێمە لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان مەسەلی بنزین کە بەڕاستی بۆ خۆی بوو بە قەیران میدیا دروستی چه دروستی کرد میدیا دروست وازەح و میدیایکی دیاریکرا و لە هەرێمی کورسان و بە تایبەتیش لە شاری سلێمانیا لە پشت دروستبوونی کێشەی سوتەمەنی بوو کە حکومت باز لە ڕێکارەکانی ڕوبڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناکە بۆی ڕێگری بکالەوەی بڵاو نەبێتەوە بەڵێ یەکێک لەو بابەتانەوەی کە دەبێت سنوورەکانە تۆتون تۆڵکی نەک بۆ واتایی کە سنوورەکان دادەخەم و هەرێمی کورسان بەرگەیەوە ناگرێت بەڕاستی سنوورەکانی دابخە بەڕووی وڵاتانی چوار دوای بۆ لە کاتی قەیرانەکاندا دەبێت میدیاش ئیتر ئازادە سربەخۆیە سەربەیەکی تر دەبێت هەر هەمووی وەکو دەستگایکی نیشتیمانی کار بکات لە قەیرانەکە قەیرانی گشتی و قەیرانێکی نیشتیمانی دەبێت بەرپرسیارانە مامەڵە بکە لێپستایی کۆمەڵایەتی خۆی جێبەجێ بکە و جەماوەر لە پێش هەموو ئەجەندا و لە پێش هەموو ئەو بەرژەوەندیانەوە بێ کە دامەزراوەکە هەیەی مەزین هەموو دامەزراوەیە کۆمەڵێک بڵین نیەتی جۆرا جۆر و بەرامی جۆراجۆر لە پشتەوەیە کە ئایدۆلۆژی و دارایی و مەسەلی جەماوەرەکەیە بەڵام لە کاتێکا کە دەوڵەت تووشی قەیرانە بێ یاخود دامەزراوە تووش قەیرانە بێ باسی کۆمەلگاکەین میدیارچێکی نیشتیمانی وەسەرەکی لەسەر شانە کە دەبێت ڕۆڵ بگێڕێبەوەی کە خەڵک وشار کا زیاتر خەڵک ئاگادار کاتەوە ئەو فۆبیایی کە بەداخەوە ئەگەر سوشال میدیاش دروستی کا دەبێت دەستگا میدیای بینراو بیسرا و خوێنراوەکان هەوڵ بدەن کە ئەو بۆشایە پڕ بکەنەوە کە ئێمە بێگومان نەماتوانیەوە نەک پڕی بکەینەوە زۆر جار بوونێتە هاندەر بۆ سوشال میدیا کە زۆر زیاتر لەوەش بەردەوام بێت. زۆر سپاس دکتۆر ڕێبەر گۆران ئەکادمی لە ئابووری میدیا هەروەها بۆ بەڕێزشتان زۆر سپاس دکتۆر خالید حەیدەر پسپۆر لە ئابووری وڵاتە و ژیانە و دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئامادە بکە بۆ هەموو ئەو قەیرانانەی کە دێنە پێش بەهۆی ڕووداوی سروشتیەوە لە بوومە لەرزە و باران و لافا و ئاگرکەوتنەوە هەتاوەکو قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری کە زۆر جاریوە هەیە بەدەست وڵاتەکەش خۆشت نییە قەیرانی ئابووری دێتە ئاراوە ئەو قات و قڕیانەی کە دێن یاخود ئەو قەیرانە تەندروستیانەی کە ڤایرۆسە و ناتوانانی بەری پێ بگریت و سنوورەکانت دەبڕێ دەبێ خۆ بۆ هەموو ئەم قەیرانانە ئامادە بکرێومە دەخوازیین حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ داهاتوو وەک جۆرێک لە بەڕێوەبردننی استراتیژی وڵات دەستەیەکی نیشتیمانی
یان شانەی قەیرانەکان لە هەرێمی کوردستاندا پێک بێنێت تا بێگەیشتنەوەی تر بمێن بەخێر و خۆشی و خواتان لەگەڵ.